گەڕان بە دوای چارەسەری بیستندا حاڵی کێرلی تەمەن 4 ساڵانە کە گەشتەکەی بەسەر دەریای ئەتلەسیدا لە شارەکەی چیتای رووسیاوە بۆ لۆس ئانجلوسی کالیفۆرنیا دەستی پێکرد. ئەو لە زگماکەوە نابیستێ و گیۆکانیشی نییە، وەلێ پزیشکەکان لە کالیفۆرنیا یارمەتی دەدەن. ئەم نەخۆشیە لە 9,000 کەس یەک کەس وەها دەبێت کە هەردوو گوێکانی لە زگماکەوە نەبیستن. لە 10 بەو چەشنەیە دەنا زۆربەی یەک گوێیان نابیستن. ئەو نەشتەرگەریای بۆی دەکەین ژیانی دەگۆڕێت. منداڵەکە بە زگماکی گوێکانی نییە و هەردوو لاکەشی نابیستن کە ئەوەش ڕووداوێکی دەگمەنە. لە کاتی سپڕیدا دایکی دڵنیاییان داوەتێ کە منداڵەکەی تەندروستێکی باشی هەیە. تووشی شۆک هاتووە کە دوای لە دایکبوونی بە حاڵەتەکەی زانیوە. دایکەکە جەنگال لەگەڵ بێئومێدیدا بۆ یارمەتیدانی کوڕەکەی ڕاوێژی بە ژمارەیەکی زۆر پزیشکانی رووسیا و ئەمریکا کردووە. هەروەها دانیشتوانی شاری چیتاش کۆبوونەوە بۆ یارمەتیدانی منداڵەکە. ئاستی ژیان و بژێوی لە چیاتا لە ئاستێکی نزمدایە، بەڵام هێشتا توانیمان پارەیەکی زۆر کۆبکەینەوە، زیاتر لە 5.5 میلیۆن ڕۆبل کە دەکاتە 84,000 دلار. خێزانەکەی بەشی ئەوەیان پارە پیا کرد بۆ چارەسەرکردنی یەک گوێن بە هیوای ئەوە سەرتایەک بێت. بریتی کالیفۆرنیان بڕی بۆ کردنی نەشتەرگەریەکە، بەڵام بەر لە ڕۆژێ لە سەفەرەکەیان دایکی منداڵەکە دەمرێت بەهۆی سەکتەی دڵەوە. سەرڕای ناسۆری و ئەو کۆسپە نیکیتای تەمەن 24 ساڵ برا گەورەکەی دۆخەکەی گرتوۆتە ئەستۆ. У нас в стране на самом деле сложно очень визу получить. لەم ڕۆژانەدا قورس بوو دەستکەوتنی ڤیزای ئەمریکا لە رووسیاوە، بەڵام بڕیارمدا بوو ئەگەر خۆمان نەیکەین کەسی تر نییە بۆمانی بکات. ناشمەوێت شتێک لەدەست بدەم کە دایکم 4 ساڵان هەوڵی بۆدا بوو. هەردوو براکە گەیشتە کالیفۆرنیا. برا گەورەکەی نیکیتا جەخت لە جێبەجێکردنی ئەرکەکەیە کاتەوە. С вот этими всеми событиями как-то мои мечты. لەگەڵ هەموو ئەو شتانەی کە ڕوو دەدەن بیرم چووە کە خەونەیەکە هەبێت. تەنها ئامانجێکم هەیە برا بچووەکەم نەشتەرگەری بۆ بکرێت و وەک هەموو کەسێکی ببیستێت. من دەزانم کە منداڵ چەند بەزەبرن لەگەڵ منداڵان کە لەوان جیاوازتر دەبن. پێش نەشتەرگەریەکە کێڕ دەیتوانی هەندێک دەنگ ببیستێت لە ڕێگای ئەو ئامێرانی لە بربڕی پشتی دانرا و دەنگ دەنێرێ. دوای نەشتەرگەریەکە ئیتر چیتر پێویستی بەوە نابێت. ئەو نەشتەرگەری دەیکەین دروستکردنەوەی گوێیەکە بە شێوەیەکە وەک ڕاستی وایە و دەشبیستێت. ئەو ئامێرەی بربڕی پشتە کە دەنگ دەنێرێت. ئەوە نامێنێت کەناڵی گوێی دەکەینەوە کە لە دایکبوونەوە ئێسکێک گرتوویەتی. هەر گوێکماندانا کاریگەریەکی گەورە لەسەر ژیانی جێدەهێڵێت. دەشێ ئەم نەشتەرگەریە ئالۆزە لە رووسیاش بکرایەت، بەڵام پەیمانگای کالیفۆرنیا بۆ گوێ بەناوبانگە بۆ مامەڵاکردن لەگەڵ قورسترین حاڵەتەکاندا. ئەو نەشتەرگەریەی بۆ منداڵەکە کراوە وا وەسفەکرێت سەرکەوتوو بوو بێت. دکتۆر ڕۆبرتسن پلانی داناوە بۆ خستنەوەکاری جۆکەی تریشی. لە کاتێکدا برا بچووکەکەی لەسەر لە نوێ هەستانەوەدایە، لەولاوە برا گەورەکەی کار لەگەڵ خۆبەخشەکان ناکە بۆ دەستکەوتنی پارە بۆ نەشتەرگەری دووهەمی.